سەید فواد لە بەنداوی سماقوڵی خاوەنی چێشخانە و دەیان کەپری گەشتیاریە بۆ خۆی دەڵێ کار و ماندووبوون و داهاتی چەند ساڵی ڕابردووی لە دروستکردنی شوێنە گەشتیارەکەی خرج کردووە کەچی ئێستا بەهۆی هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگیر بەم ڕێگایەوە هیچ گەشتارێک ڕوو لەم شوێنە ناکات و لێ بازاڕی ڕووی تێکردوون هەر بە تۆلی دەبینی و لەبەر تانکەرەکان یعنی بەلحاسی کەلام نما کەرێک بێردانە کابرا بەناو تانکەراندا دێ ئەسپێنە بارم دەرەوە مەحب دەبتەوە و تانکەرێک من لێدەنە دەیکوژی و کابرا بێردانە لەوەتێ و گەڵابانە ڕویان لەو منتیقەی مەکردیا و زادە هەماتی نێوەروکانە زادەکە هەموو وێران بووە هەم بازاڕشمان نمایە ئێستا ئەمە ئەو سەیرانگەیان خۆمە مەستە تقریبا لەوانەیە 20 دەفتەرم لێدابی خانم لە شاری فرۆشتیە هەندێک چەکوشتم هەبوو هەم بردکردو هەم لێدایە یعنی ڕاست مەویست وێران بوویمە گەشتیار ڕولێرە ناکاتەوە لە باو بارهەگرا خەرشی هەولێرێ دای مێروکانە پڕ بوو بەس لەوەتێ و تانکەرە بێ و خەرشی هەولێرەش یەک بەشەر نایە جمعانش هەر جمعانە هێر کە بەس بووە ئێستا جمعانش بەشەرێک نایە خۆ پیشاندەران دڵنیایی دەدەنە حکوومەت و لایانی پەیوەندیدار کە تا داواکاریەکەیان جێبەجێ نەکرێت شوێنەکە چۆڵ ناکەن و دەڵێن بەهۆی هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگرەوە چەندین ڕووداوی هاتوچۆ ڕیان داوە و چەندین کەس بوونەتە قوربانی و زەرمەند بوون. ئەگەر بە شۆفەر بەسەرمان کەون لێرە ناڕۆین بەڵێنتان زۆردایە بەڵێنەکان نەگەیشتە جێ لەبەرەوەی چۆلی ناکەین و خەڵکەکەمان مەغدورە و خەڵکەکەمان فەرمۆسا خەڵگە لێرەیە ها ئەو گەنجەیە تو دەبینی هەم بێ شکارە بەدەم داواکاریەکەمەوە نهاتی دانێ وەڕز بین بڕۆین ها دانوێ بەجێ بێلین بەزەمە بەجێ نایەنەوە تەکید بن ئەمە هەموو ئەولادی ئێرەین ئەو شتە نیە لەکنەما شەو ڕۆژ مەزەن لەو شاخانە بووین بەجێ نارینەما ئەو ڕێوبانە نەمایە خەڵک دێتن خەرچی سایق دێ لە خۆدراوە سابووی تازە چەند دەستخۆشیمان لێ دەکەن ئێستا ملۆخمەوە هەم خەرشی دۆری سماقوڵ دەزانی پار کوڕەکەم بەخوا پێش شەب تەقرەی لێدا بەسارێ خوا ڕەحمی کرد یعنی مر بوو خدای گەورە پێی بەخشینەوە وەڵی لە خەستەخانەی کاکۆسەتی خوالانە سێ سا دەفتەرم پارە لێدابین ئەش لە خوای گەورە بەزادی خوای گەورە پێی بەخشینەوە زارش دەرگمان نەسووتا و بەس بەخوا ڕێگەبانەکەمان ڕێگەبان نییە وەچی قافرەی زمانی سەدامی بەس ترێلە دەی خۆسارێک چکە ناتەوە دۆرەی حادسەشت زۆر دەبی خاصن لەو پێچێ هیزۆپی چەند کەس مردێ. بۆ ڕۆژی چوارەمە دانیشتوانی دۆڵی سماقوڵی و بەشێک لە گوندەکانی دەوروبەری ڕێگای سەرەکی هەولێر سماقوڵیان بە ڕووی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان داخستووە و بە خۆیان باسی دەکەن تا داواکاریەکەیان جێبەجێ نەکرێت ئەمسە ڕێگایە چۆل ناکەن. گەیلان سابیر کەناڵی پەیام دۆڵی سماقوڵی.